دوای بڕیاریکردنەوەی ڕێگای سەرەکی هەولێر کەرکووک شۆفێران و هاوڵاتیان پێشوازی لەو هەنگاوەی حکوومەتی عێراق دەکەن کە ماوەی 8 مانگە ئەو ڕێگایە داخراوە و زەحمەتێکی زۆریشی بۆ هاوڵاتیان و شۆفێران دروست کردووە. ئەمەش لە کاتێکدا حکوومەتی هەرێم ڕێگای ژێر کۆنتڕۆڵی خۆی ماوەی 3 مانگ دەبێت کردوتەوە، بەڵام تا ئێستا حکوومەتی عێراق ڕێگاکانی نەکردوتەوە و شۆفێرانیش دەڵێن سەرباری خراپی ڕێگاکە ماوەی هاتوچۆی نێوان هەولێر کەرکووک لە کاتژمێرێکەوە بۆتە 3 کاتژمێر. سیارە هەمووی دامی کرد، زۆری تەفنیش بووە و شۆفێران هەمووی بێزارن لەو هێڵە، بۆیە چەندین جار داوامان لە حکوومەتی هەرێم کرد و داوامان لە حکوومەتی بەغا کرد و ئەو ڕێمان بۆ چاکەن ئەلعەقەل ئەگەر نایکەنەوە وا بکە تۆزە تەعمیرات لە ڕێەکە ببێ ئەوەش نییە. خەڵک زۆر ئەین پارە زیاد ئەدا منە جاران نەفەر لە نێوان هەولێر کەرکووک 10,000 بوو، ئیستا 15,000 و بیدایەت 20,000 بوو. تەسیری کردووە زۆر کەم بووە، تەسیری کردووە چونکە خەڵک جارانەوە گوتم بە سەعات یەکەمتر ناو سیارە ناو ئۆتۆمبیلە بیساکانە بە 3 سەعات مەجبور نییە 3 سەعات ببڕێ بۆ سەردانێک. جارەکە دەڕۆیشتن ئەو ڕێگایە زۆر ساید بوو، ئێستا کە بە ڕێگای سماقولی دادڕۆین یەک سایدی ڕێگایەکە هەتا برەی بە تاسێ بە ڕگلێ بە لۆفەیە. ئەو ڕۆژە سایقی ئێمە کە ڕۆیشتیە لە ڕێگادا 2 تایە بە یەک جاری تەقی لە یەک تاسەدا، یعنی زەرری زۆر هەیە هەم لە بۆ هاوڵاتیان هەم لە بۆ سایقان. جاران بۆ نمونە ڕێگای کەرکووک بە 7,000 ئێستاکە بیتە 10,000، یعنی ئەوە کێشەکە لە بۆ هاوڵاتیانە. کاکە ڕێگاکە بە خەڵک نایەتن، تڕێ لێ لۆریە ئیدی ڕێگاکە هەتا برێ زەحمەتە زۆر، ڕۆژ نییە، یعنی ڕۆژ نییە ئێمە لە مەرگ نەگەڕێنەوە، ڕۆژ نییە بە خودای. هاوڵاتیانیش دەڵێن داخستنی ڕێگاکە سەختیەکی زۆری بۆیان دروست کردووە و بەهۆی درێژبوونەوەی ڕێگا سەفەر و سەردانیان بۆ لای خزم و کەسوکاریان کەمتر کردووە. ئەمەش وێڕای بەرزبوونەوەی نرخی هاتوچۆکەیان. پێشە هەفتەیە جارێ چوم لەو ڕۆژەوە ئەم ڕێگایە بڕاوەتەوە ناڕۆم، 3 مانگ جارێ 4 مانگ جارێ ڕۆم. یعنی لە دوای ڕێگا داخستنەکە ئارێوە لە دوای داخستنەکە نەچووم، کەمەچم. ئەی 3 ساعات پێچێ ئەوە جار بە 3 چارەک سەعاتە گەشتمە کەرکووک ئەسانی و هینی ئێستا زۆر زەحمەتی پێچ. ڕێ داواکارم زوو ئەم ڕێگایە بکرێتەوە. دوورە کاکەیان دوورە، یعنی هەم لە بۆ تەکسەکان هەم لە بۆ ئەو مسافرانەی کە هاتچۆی دەکەن بارەی قورسیان لەسەرە بەڕاستی کێشەی ئەوان نییە کە بەچەندە و تەمانەوە کەش گران بۆ کرێکەشی بەس کێشە کرێ نیە، کێشە ڕێگاکەی عایلەیە دەڕوا لێمە دەرتووشی ماڵمەداری پێەیە بەخۆم لەگەر بووم تەمشام کرد، تەمشای ئەو وەزعام کرد بەڕاستی زۆر بەخراب بوو. ئەو ڕێگە پێش 45 دقیقە بوو، ئەگەر بە تەکسی بۆش 45 دقیقە بوو، بەس ئێستاکە 2 ساعات 3 ساعات ئەگەر وەزعەکەش قسەک نالەبار بستێتەرەوەشی گیر پێ بدەن هەر خراپترە. لە دوای ڕووداوەکەی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 و داگیرکردنی شاری کەرکووک شەڕی نێوان پێشمەرگە و هێزەکانی عێراق گەیشتە نزیک هەولێر، بەمەش بەشێک لەو پردانەی هاتوچەیان لەسەر بوو تەقێنرانەوە و لەو کاتەوەش ڕێگاکە داخراوە. ئەمەش لە کاتێکدا حکوومەتی هەرێم زووتر ڕەزامەندی نیشاندا ئەوەی ڕێگاکە بکرێتەوە، بەڵام حکوومەتی عێراق دوای 8 مانگ ئینجا بڕیاریکردنەوەی ڕێگاکەی داوە و لە ئێستاشدا شۆفێران چاوەڕوانن بڕیارەکە جێبەجێ بکرێت. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.